بیسەرانی خۆشەویست ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر. خۆشەویستان واجارێک تیژ لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆ بە یەک دەگەینەوە. هیواداری نەڵقەیم جارەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان نەڵقەیم جارە تەرخانەکەین بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ مناڵەکانمان. لەم کاتی کۆڕۆنایە هەموومان چاگەزانی بەڕێزان ئێستا هەر شوێنێگەچی باسی کۆڕۆنایە، هەر تەلەڤیزۆنێگەکەیتەوە هەر باسی کۆڕۆنایە، گوێ لە هەر ڕادیۆیەگەگری هەر باسی کۆڕۆنایە، دوو کەس بە یەکەوە کۆبنەوە هەر باسی کۆڕۆنایە، دایک و باوک و مناڵەکان هەر باسی کۆڕۆنایە. ئەم مناڵە بەسە زمانە 3 ساڵە 4 5 7 9 10 ئەی گوێی لێە ئەمە چیەم کۆڕۆنایە؟ کەواتە یەکەم شت ئەبێ زانیاری پێویستی بدرێتێ دەربارەی ئەم کۆڕۆنایە بۆچی؟ بۆ ئەوەی ترس و دڵڕاوچێ و خەمۆچەی کەم بێتەوە و خۆی لەگەڵیا بگونجێنێ نەتۆقێ. دەیان پرسیار دروستە بێ لە مێشکێ مناڵەیە ئەم کۆڕۆنایە چییە؟ بۆ باخچەی ساوایانمان نەما، بۆ قوتابخانە و خوێندنگاکان نەما، بۆ ئێمە ناچینە دەرەوانێ. هەندێک مناڵ هەیە بەڕێزان 5 ساڵ و 6 ساڵ ئەگەر بە زمانی خۆی بە وشەی خۆی توانای نەبێ دایک و باوتەی نەگەێنێ، زۆر جار ترس و دڵڕاوچی دروستە بێت. هەرزەکارەکانمان زۆر جار لە ڕێگەی چات و لە ڕێگەی پەیوەندیکردنی بە هاوڕێکانیان معلومات و زانیاری هەڵە وەرەگرن، شەد نییە معلوماتەکانیان ڕاست بێ. ئێمە زۆر جار هەندێک دایک و باوکێ خۆی زانیاری نییە. لەبەر ئەوە ئەبێ ئێمە وەکو پێویست لە کاتی خۆیان وەڵامی پرسیاری مناڵەکانمان بینەوە. گەر قسەشی نەکرێ بێ ئێمە بیجوڵێنین، چونکە مستەحیلە و مناڵە بەردەوام چواردەوری کۆڕۆنا کۆڕۆنا ئەوەنگە مرد، ئەوەنگە وای لێ هاو لە ئیتالیا، ئەوەنگە مرد لەوێ وا مرد، ئەوە چۆن ئەمە گوێی لێ. ئەمە ئەگەر وەڵامی پرسیارەکانی نەدرێتەوە، ئەگەر زانیاری پێویستی نەدرێتێ، ئەبێ بە نێچیرێکی دەستەمۆ لە بەردەم ترس و دڵڕاوچیە و دوای کۆڕۆناکەش لە کۆڵی نابێتەوانێ. ئەمە لەلایەک کەواتە ئەبێ ئەمە زانیاری بدرێتێ. لە لایەکی تر هەمومان نەزانین بەڕێزانەوە ماوەیەکی زۆرە لە کۆتایی مانگی دووە باخچەی ساوایان نەماوە، دەرگای قوتابخانە خوێندنگاکان داخراوە، کەواتە مناڵانەمان کاتێکی زۆریان هەیە. ئەم کاتە زۆرەیان چۆن بۆ دابەشکەین، چۆن سەرقاڵیان بکەین بە خوێندنەکەیان، بە یاریکردن، بە ڕێنماییکردنیان بۆ ئەوەی هەم وەڕز نەبن و لە هەمان کاتیشە دایک و باوکیان وەڕز نەکەن و هەم ناچاریش نەبێت بچنە دەرەوە، خۆیان تووشی کێشەیە بکەن و نەخۆشکەون و ئێمەش توش بین. تەمەن بەڕێزانەمانەیە ئێمە لەم حەڵقەیە قسەی لەسەرەکەین. یەکەم شدەوەی مای دڵخۆشیە بەڕێزان و ئیشەڵڵا ئەم کۆڕۆنایە بەرەو کۆتایی ئەڕوا لە وڵاتی خۆمان هەتا ئێستا باش ڕۆشتووە. ئەبێ لەمە دووە ئێمە ڕێنماییەکان هەر جێبەجێ بکەین و زۆریش قەرەباڵغی هەر دروست نەکەینە بڵێن تەواو نەما. ئێستا ئەمڕۆ جۆم لێ بۆندێکی تاوا کوت لە کۆنکرێتەکانیان لابێتتر بە خۆمان بەکەی خۆمانە ڕۆینەوە. بەڕێزانەوە عێراق ڕۆژ بە ڕۆژ حاڵت زیاترەکە، ئەوە تورکیایەوە ئێرانە. لەبەرەوە ئەگەر لای ئێمە ئینشەڵڵا کۆنتڕۆڵ بکرێ نابێ پشتێنی لێ بکەینەوە، ئەجینا ئەگەڕێتەوە دەرەکەوێتەوانێ خەڵکە ڕوا بۆمانەهێنێ. ئینشەڵڵا کۆتاییە بەم زوانە و لە وڵاتانی دنیاش ئەوە خەریکە بەرەو کۆتایی ئەڕوا. تەجروبەیەک بوو، ئەزمونێک بوو، بەڵایەک بە هەموو جیهانی گرتەوانێ و لایانی باشی و لایانی خراپی. ئێمە لەم حەڵقە باسیەوە ناکەین. بەڵام ئامارەکان پێمانەڵێن ئەوەی مای دڵخۆشیە مناڵی خواردە ساڵان زۆر بە دەگمەن تووشە بێ، بەڵام بەراورد بە خەڵکی تر زۆر دەگمەنە. کەواتەوە هیچێکە لە دڵخۆشیەکان کە ترسی زۆرمان نەبێ مناڵەکانمان پارێزراون. ئەمە یەک. دوو بەڕێزان کاتێ مناڵ گوێبیستی ترس و دڵڕاوچێ بێ، ئێمە چۆن مامەڵەی لەگەڵا بکەین؟ چۆن ئەو ترس و دڵڕاوچەی بڕەوێنینەوانە؟ چونکە بمانەوەی نەمانەوی گوێی لێمانە باسەکرێ، هەموو کەس باسی ئەواکە. ئێ بێگومان ئەم باسکردنە ئەم مناڵێکی با بڵین وا پێگەیشت و زانیاری تەواوی نییە وەکو ئێمە هەندێکمان لە گەورەکان بەڕێزان تۆقیوین، ڕێژەیەک لە گەورەکانمان تۆقیوە. ئەی مناڵێ تەبەن خەتەرترین شت بەڕێزانە بێ ئاگامان لێبێ کاتێ ئێمەی دایک و باوک گوێ لە هەواڵەکان نەگرین یا هیچە باسی ئەم کۆڕۆنایەمان بۆکە، نەتۆقین، نەترسین، ترس و دڵڕاوچێ لە دەموچاومانە دەرنەکەوێت، چونکە مناڵەکە لە دووری
پەنجامەتیش بێلێتەوە بەس دەموچاو بخوێنێتەوە ئەزانێت تۆ ترساویچکەیچێ بترسێ گۆڕانکاری وازحە لە دەموچاوێت چۆنە بێ یا زمانی تەتەڵاکە یا دیارە پێشبینیشتی خراپەکە تۆ بڵێ وابێ گرانی نەبێ نەبرین لە بەرسا ئەها جاری وایە خەبەرێکی بچوو کەمووی ڕاکەن بۆ سوپەرمارکێتەکانمە جۆرێک لە هیستریای بەڕێزان با ئەمانە نێڵی مناڵەکانمان تووشیان بێ با جۆر لەو ئەخبار و هەواڵانە نەگرین کە مەترسیدارە. طبعا ئێمە کاتێک کە مناڵەکانمان نەبینین ئەگەر ئەویش پرسیار نەکە ئەبێمە پرسیاری لێ بکەین بزانین چی لە دڵ و دەرونیایەتی وابێ پرسیارەکانمان بەڕێزان بەو زمان و بەو وشەیە بێت کە مناڵ لی تێگات. ئێسان دێکجار لە کەناڵەکان ئەگەر جەنابتان جۆبیستی و دکتۆرە بە ڕێزەکان ببن یا جاری وای ئێمەش هەندێک لە وشە و زاراوە کە بەکارێنی نەمە بە گەورەش یعنی هەرزەکاریش بە ئاسانی لی تێ ناگەن نەک مناڵ بەواتە ئێمەی دایک و باوک کاتێ قسە لەگەڵ مناڵەکانمانەکەین ئەبێ ئەو وشانە بەکاربێنین کە مناڵ لی تێگات لە فەرهەنگی مناڵایە وشەی قورس و مجرد ئەبستراکت یعنی ئەوانەی کە بە چاو نابیندرێن ئەوانەی بۆن ناکرێن ئەوانەی نایان بیستین ئەوانەی دەستی لێ ناین ئەوانەی ناتوانین تامی بکەین نابێەوە مناڵەکە باسکرێت. طبعا گرنگترین شت لەم قۆناغەیە بەڕێزان بمانێ و نەمانێ مناڵەکانمان کۆمەڵی ڕەفتاریان هەیە فێر بوون پێشتر چکان بەڵایە نەبوو ئێستا زۆر لەو ڕەفتارانە بۆ ئێستا ناگونجێت کەواتە ئەرکی ئێمەیە وەکو دایک و باوک چۆن بەپێی پلانێکی زانستی بەپێی بنەماکانی دەروونزانی بەپێی بنەماکانی پەروەردا مامەڵە لەگەڵ ئەم مناڵە بکەین ئەو ڕەفتارە هەڵانەی لە کۆڵکەینەوە ڕەفتاری تازە کە بۆ ئێستا بگونجێ دروستیکەین. طبعا لە ڕێگەی سیستمی پاداشت و سزامە بەسم لێیان نییە پاداشتەکە گرنگترە سزاکە ینی بێبەشکردنێتی لەو شتێکی حەزی لێتی زۆر شێوازمان هەیە. بۆچی زۆر جا پرسیارەکە ئێمە دائیمەن زۆر جارێمەی دایک و باوک کاکەوینە هەڵەوە بە مناڵەکان نەڵین وا مەکە مەچۆرە ناو مناڵەکان. طبعا یەکێک لە ڕەفتارە هەڵەکانی جاران کە مناڵ بە یەکەوە یاریانەکە دەچووە کۆڵان ئێستا ئەم ڕەفتارە نابێ بکات بەزەوە نییە هەر پێی بڵێن مەچۆرە ناو مناڵەکانی تر تێکەڵیان مەبە با توش نەبیت ئەمە بەڕێزان بەز نییە چونکە مناڵەکە هەرچێتەوە نابیان ئەگەر ئاگامە لێ نەبێ ئەبێ هەنگاوی دووەمی لەگەڵا بێ یەکەم پێی ئەڵێ ئەوە مەکە مەسەلەن دەست بشۆ دەست بگرە بەدەمتەوە کە کاتی پژمین مەسەلەن چوویتە دەرەوانی هاتیتەوە پێڵاوەکانی لە دەرەوەدانەیە بۆ ئەی جاران وایە کە جاری واشی ناژوورەوە ئەبێ هەنگاوی دووەمی لەگەڵا بێ بۆی ڕوونکەیتەوە بۆی تێبگات کاڵین دەست بە دەمتەوە بگرە ئەبێ بۆی ڕوونکەینەوە بە زمانی مناڵ بڵێ لەبەرەوەی کە پپژمین ئا جاری واشت لە دەمانیەتە دەرەوە ئەگەر یەکێک لە بەرامبەرمان خوا نەخواستە نەخۆش بێ ئەو ڤایرۆسەی گرتە بێ کە پژمی یە بۆ ئێمە شەڵیە مژی نەچێتە ناوسکمان و تووشە بین بەڵام ئەگەر دەستمان بە دەممانەوە بوو ئەگەر ئەو دەمام کە ئەو دەمەوانەیە ئەو شتەمان لە یاخود دەستمان قۆڵمان یا هەر شتێکمان لەسەر دەمماندانا کلێنسێک ناچێتە ناو لەشمان و ڕزگارمانە بێت کە ئەڵەی پێڵاوەکان مهێنە ژوورەوە ئەی بۆ ئەبێت تێیگەێنیت بۆی ڕوونکەیتەوە چونکە ئێستا ئەم ڤایرۆسە چۆن ئێستا تۆ ئەگەر بە شوێنێک ئابڕۆی تەڕ بێ ئەها بە شوێنێ دنێشتێکیان دانابێ بە شوێنێ پیسێکی پێوە بێ قاچی بخەینە سەر قاچ بنی پێڵاوەکەمان پیسەکە هەڵەگرێ بنێشتەکە هەڵەگریال ناگرێ با یەکەواتە ئەو ڤایرۆسەش قاچمان بنی پێڵاوەکەمان کە بەسەری ئاڕوونچە خەڵکە پژمێ لەوانەی کلێنسی فڕیاوە چی فڕیاوە لەسەر عەرزەکە هەیە کە تۆ چوویتە دەرەوە هاتیتەوە ئەگەر پێڵاوەکە بێنیتە ژوورێتە ژوورەوە بەمان کەواتە ئەمە تووشی نەخۆشیەکە بین کەواتە لێرە ئێستا بە مناڵەکان مدمە چۆرە ناو مناڵان لەبەر چی لەبەرەوەی خوا نەخواستە نەوەک مناڵێکیان توش بوو ئەی چی بکات دەبێت دوورکەوێتەوە لێیان ینی خاڵی سێمێ بێ لەگەڵا بێت یەکەم بۆی ڕوونەکەینەوە کە ئەمە نەکات ئەچۆ ئەوە مەکە مەسەلەن دەست و دەم و چاو بشۆ بەڵام بۆ بیشوات ئەبێ قەنەعەتی لا دروستکەن لەبەرەوەی پزیشکەکان دکتۆرەکان مامۆستاکانتان پێمان دەڵێنەوەی شارەزان کاتێک ئەگەر بێت و دەستمان ئەو ڤایرۆسەشی پێوە بێ کە شتمان بە ئاوی شلەتێن تەمەن شێوەی دەشتنەکەش ئێستا ئەوەندەیان بۆ باسکەی دین فێر بووین ئەوەش ماکە بۆ باسکرد کەواتە لێ بێتەوانێ فڕێری ئاوەکە لەگەڵ خۆی ئایبات کە ئاوەکەش لەگەڵ خۆیان بردی دەستمانیشی پێوە نامێن و کاتە نان نەخۆین دەست بۆ دەممانەوێت دەست بۆ چاون نەبێت جاران هەروامانە کە چاومان هەڵە گڵۆفی سەر زوامانی لای ڕادی خۆمانە واکەین
بۆی ڕوونەکەیتەوە لەبەر ئەوە کەواتە بەڕێزان زۆر گرنگە ئێمە ئەم مناڵانە فێرکەین بۆ نمونە دەست لە چاونەی ئەم ڕسمانە توانین بە تایبەتی بەڕێزان بۆ ئەو خێزانانەی کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە لەوانەیە مناڵێکی 7 ساڵانە لێمان تێگەڵین دەست بۆ چاوم بەبە بەس مناڵێکی ئۆتیزمە مناڵێکی ADHDە مناڵێکی داون سیندرۆمە مناڵێکی بیرکۆڵە بۆیە لە خوای گەورە داواکارین خوا یارمەتی و خێزانانە بە کاتێک کە مناڵەکان لە دەرەوەن کاتێککە باخچەی ساوایان هەیە کاتێککە سنتەرەکان هەیە ماوەیەکە مناڵانە لە دەرەوە ڕاهێنانیان پێکەن دایکیان ئیسراحەتەکە ئێستا ئەوەش نەماوە کەواتە ئەرکێکی قرس لەسەر شانی ئەو دایک و باوکانەیە ئەرکی هەمومانە ڕێنماییان کەین کە چۆن ئەم مناڵی خاوەن پێداویستی تایبەتەی وا لێکان لە ماڵەوە دابنیشێت چۆن تێگەێنی ڕێنماییەکان نەمیژێکێکە لە کێشەکان بە ڕێزان لە دوایە هەندێک ڕێنمایی هەیە بۆ دایک و باوکەکان و مناڵان خاوەن پێداویستی تایبەتی هیوادارم سوودی لێوەربگرن لە خەڵک دوورەکەویتەوە ئەم ڕسمانە تەوقە مەکە لەوانەیە جاران وعی کرد و لەگەڵ یەکتریا یا خزمێکی ئاوچوو دەستیەگەت فێر بوو ئەبێ ئەم ڕەفتاری لە ئێستا پێتەرک بدرێت و ئاسانیش نییە بەڵام قورسیش نییە بۆ ئەوەی ساوی پیشان بە بڵێ ها کە دەستمان بە دەستی یەکە و ڤایرۆسە ئاوە بە دەستمانەوەیە ئێستا من شتێ بە دەستمەوە بێت تۆ دەستی لێبی نایێتە دەستی تۆ با ئێستا دەستم چاودەکەما دەستی لێ بە ئەها چۆن بوو ئەها دەستم ڕەنگە هە دەستی لێ ئەویش ئاوایە بەزێن بە چاو نایبینین نەقڵە بێ ئەو گوێزرێتەوە کەواتە باشتر وایە تەوقە لەگەڵ کەس نەکەی دەستکێشە لە دەستکە چونکە ئەو شتانە ئێسام دەستکێشە دوایی من فڕێ ئەیەم ویتر بە دەستمەوە نامێنێتەوە بە ترسیمان نییە طبعا ئێمە باشترین شت بە ڕێزان گفتوگۆیە مەیان تۆقێنن شتەکانیان بۆ ڕوونکەرە ئەو سێ خاڵەتان لە بیر بێت بە ڕێزان شکتیان نەتوێت ترسیان هەیە یەکەم شت پێڵێ ئەو شتە ناکەی دوو بۆی ڕوونەکەیتەوە بێ زانیاری بیتە بۆیە گرنگە دایک و باوکانەوە مانگونی و دوو مانگە ئەمەندە باس کراوە بێ دایک و باوکان زانیاریان هەبێ ئەبێ معلوماتیان هەبێ کە ئەمە بۆ وایە بۆچی نەیکەین و ئەی چی بکات لە دوای ئەوە ئەگەر مەسەلەن بۆ نمونە یەکێ لە بەرامبەری پژمی جاران ئاوەستابوو ئێستا چی بکە ئێستا شتێ خاتە سەردەمی ئەو دەڵام کە چوینە دەرەوانێ جاران بە کەیفی خۆی هاتووە ڕۆی ئێستا بێ ئەمانە ئاگامان لێبێ و لە هەمووی گرنگتر بە ڕێزان نابێت درۆ لەگەڵ مناڵەکانمان بکەین سقی پێمان نامێنێ ئەبێ ڕاستەکانی بۆ ڕوونکەینەوە زۆرجار لە تەلەڤیزیۆن خەڵک باسی شتەکات تۆ عکسەکەی و پێوتووە ئەوە ناڵی دایە بڕوا بە تۆ بکەم یا بەو یا مناڵان و یا خزم و کەس شتێکی ترەڵێن بۆیە ئەبێ بە ڕاستگۆیی جوابی بینەوە ئەبێ مناڵ بزانێ هەندێک کەسێ بە ڕێزان پرسیارەکە نەڵێ پێویستامە بۆ مناڵەکانمان بزانن کاکە خۆ تۆ چێ و خۆی ئێزانێ ئەو دار و بەرباسیێواکە خۆ چاوی نابەسیتەوە خۆی گوێی ناگە هەر گوێی لە تەلەڤیزیۆنە بێ گوێی لە ڕادیۆ بێ خەڵک باسیەکە خزمی باسیەکە ئێمە هەمومان باسیەکەین لەبەرەوە ئەبێ زانیاری هەبێ ئەبێ بزانێ مەترسیدارە بەڵام لە هەمووی گرنگتر چۆن خۆی بپارێزێ و چۆن وەڵامی پرسیارەکانی بینەوە زۆر گرنگە بە ڕێزان مناڵەکانمان نەتۆقێنین بەداخەوە هەندێک دایک و باوکێ خۆی تۆقیوە زۆر دەترسێت زۆر شتەکەی گەورە کردووە خۆی تووشی وەسواسی کردووە اینجا من یەکێ لە مەترسیەکان ئەوە بە بەڕێستان ئەڵەم ئەبێ ئاگامان لێ بێ جاری وە ئەم دەستشۆرینە فێر نەبوو بووین هەر 2 سەعات جارێ دەستمان بشۆین لای هەندێک کەس ئەوانەی کە خۆیان کێشەی دەرونیان هەیە بە تایبەتی ئەوانەی خۆیان عەمەلین و وەسواسن ئەگەری ئەوە هەیە ئەگەر بە شێوەیەکی ڕاست و دروست و زیادەڕۆیی تیا بکەن و بە شێوەیەکی ڕاست و دروست نەبێ ئەوە لە دواییە وەسواسەکەی زیاترە بێت و ئەوانەی هەندێک نیانە بەڵام ئیستیعدادیان هەیە ئەگەری دوای کۆڕۆناژ نەمێنێ تووشی جۆرێک لە وەسواسی بن بۆیە ئەبێ ڕێنمایەکان جێبەجێ بکەین نابێ زیادەڕۆیی تیابی نابێکم تەرخەمیش بڵێن فشێ و درۆیە قەت ئێوە لەبەر دەمی مناڵەکان تا ئەگەر خۆشە قەنەعەتی نیابینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر جار باسەکە درۆیە بە قورئان شتی وانیە ئەم نەخۆشیە هەر نییە کەس نامرێ کاکە هەیە بەس خوای گەورە هەزار بەڵامان هاتووە بەسەر لەوانە ڕحمی پێکرد بێتین لەوانەمە عادی ڤایرۆسە عادیەکە بێ زۆر جار وا ئاڵێن بەڵام ئێمە مەناعەمانە الحەمدولله ئەچینا بڕۆوەتە لەو ئیتاڵیا لەو بەریتانیا لە ئەمریکا بزانە بە هەزاران خەڵک مردوون بەڕێزان لەبەرەوە بە گاڵتە و فشەمەیگنەوە بەشیان تۆقێن بەڕێزان ڕێنمایەکانم پێڵێن ئەبێ بترسین ترسێک بۆ ئەوەی خۆمان بپارێزین بە ڕێزان بەڵام ئەوە بە جەماعەت دانیشت و مناڵەکە لە تەنیشتانەوەی وا مەزانن نە مناڵە ئاگای لێنێ یاریەکە لە تەنیشتەوە دانیشتووە گوێی لێ لەوانێت تو ئاگال لە خۆ نەمێنێ کورە کاکەوایە بەو خوار کەسێ بیگرێ ئەمرێ کورە فشەیە گوێی مێنێ هەرچی خوانەیەکان نابێ نە بەو لایە نە بەم لایە تکایە بۆ مناڵەکانی باز مەکەن چونکە بڕاو پێکە تۆ دوای تۆ پێشەنی طبعا زۆر گرنگە بە ڕێزان ئێمە سیستمی پاداش وەکوتم یعنی مناڵ ئاسان نییە تۆ بڵێ 20 چرکە وەرە دەسر شۆ جاران وایەکێ کرد بەڵام توانین گۆرانیەک مۆسیقایە
پاداش تێ سیستمی کارتە ئەتوانی هی ئەستێرەیە لەگەڵ یا بەکاربیێنی پێڵی وەرەیاڵە حەزی لە گۆرانی کە فلام کارتۆنێکە چی بکەین خۆ تۆ جالی وای لە کاتی نان خواردنە ئایپاتەکەی بۆ دانی لای مەحسەلەکە بۆی دانی و با سەیدی کات و با جوان سەی دەستی شکاوتۆ لە بەرچاوی بیشۆ بۆ نمونە ئەمانە بۆ داهاتوشی باشە و مناڵە پاش ماوەیەکی تر چەند ساڵێکتر گەورا بێ خۆ ئاگادار بن بەڕێزان ئەگەر داعش نەما ماعشمان بۆ پێیاکەنە بێ خۆتانی بۆ ئامادەکەن ئەگەر کۆڕۆنا نەما فڕۆنا شتێکی تر دروستە بێ بە قانونی یاسایە چۆن سات و چی هات و چیا ئەبێ ئێمە ئەم مناڵانە ئامادەکەین بەڕێزان مەناعەیان هەبێ و زۆر جاریش ئەگەر ملاحەزە بکەن ئەو مناڵانەی لە گەڕەکە شعبیەکانن ئەو مناڵانەی زۆر ئێمە نازدار بە خێومان نەکردون و وەد و دەست بشۆ ئەمە بکە و بە نەستە لەو پسکیت و نازام چی سیاتر خۆیانە گونجێن بڕاتان هەبێ من ناڵم با لە ناو گوا و پیسیابن نا بەڵام با یەکجان مناڵەکانمان ئەوەنە وردەکاری نەچینە ناوی نازدار و دەست بشۆ ئەوە بکە و ئەوە بکە باسی ئێستا ناکەم باسی کاتی دوای کۆڕۆناکە یا پێش کۆڕۆناکە چونکە ئەو کاتە وای لێ مەناعی نامێنێ یعنی جاری وا هەیە مەسەن خەیارێکە تۆزێکە وەڵاهی زۆر کەسەیە هەر لەسەر عەرەبانەکە ئاوایشی لێکاوی خوارد هیوان شێ بێ بە فاز بیشواتەوە بە نازانم چی کاکە لێی گەڕێ خۆ ئەمەش لەوانەیە لە هەندێک جار ڕاست نەبێ بەڵام مەناعە پێیاکات بەرگری پێیاکات هەر لەبەرەوەشە ئێمەی کورد لەوا چێ لەم مەنتیقەیە مەناعەیەکی باشمان نەبێ الحەمدولله لەگەڵ ئەو دەرزی و لوقاحانەی وەختی خۆی کە لێمان دراوە بێ بستمەی لەگەڵا بەکاربێنین کە ئەو شتانە هەر کاتێک کارێکی باشی کرد مەسەلەن تەوقەی نەکرد دەستی لەسەر دەمیدانە نەچوە ناو مناڵەوە پێڵاوەکەی لە دەرەوە دانا ئەمەی کرد با پاداشتی بکەین کاتی سەوزی بۆ دابنێ بەڕێزان کە دەستی ئاواشت کە دشتیگت بە دەمیەوە ئەتوان ڕسمانە کە نەچوە ناو قەرەباڵغیەوانێ هەری نیشی پێ نەبوو دەستی ئاوا دابنێ ئەمە یەکێکە لە خۆ پاراستنەکان بەڕێزان شتە هەڵەکانی کلی قوبوڵ نەکەین شتە ڕاستەکانی بۆی ڕوونکەینەوە کارێکی ئاوا ئاکاڵین دەست خۆش ئافرین کاتێکی سەوزێنێ اینجا پێڵێن دە کارتێک کۆ کردەوانی هەدیەکە بۆ کڕی بە هەمان شێوە لەگەڵی بەردەوامە بێ زۆر گرنگە زۆر چیرۆکێ بەڕێزان دەربارەی پاک و خاوێنی لای ئەوە کێم باسی پاک و خاوێنن بۆکەم ناڵت چێ بۆ ئەوە دەستمان بشێت ئەوەی بۆ ڕوونەکەینەوە کە لەبەر چیە ها باسمان کرد کە چۆن ڤایرۆسەکە ڕواتە دەرەوە بەم شێوەیە تەبەن بیست چرکەکە و گوتمان ئەو مناڵە لەوانەی تەحمل نەکە و فێر نەبوو بێ ئەتوانین لە ڕێگەی گۆرانیەکە و لە ڕێگەی چالاکیەکەەوە لە ڕێگەی ئایپاتەکە و لە ڕێگەی شتەکە و حەزی لێتی فێریکە با بەردەوام بێ هەتا دەستی بۆ ئەو ماوەیەشوە مێڵن جۆ لە قسە و قسەڵۆک بگرن بەڕێزان بەو خوایە ئەگەر بڵێم لە 90 ئەوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەڵکی بڵاوی کاتەوە سەر چاوەکەی دیار نییە هی گیرفانی خۆیان ڕاست نییە سەدان درۆ ئەکەن بەڕێزان شت دروستەکەن لەبەرەوە ئێوە بەڕێستان مێڵم مناڵەکانیشتان گوێ لە قسە و قسەڵۆک بگرن ئەوە وابوو ئەمەیان کوش غازە ڕێژن ئەمەوە ئەبێ ئەمەوە نابێت درۆیە ئەمانە هەمووی قسە و قسەڵۆکن بەڕێزان لەبەرەوە معنەویاتی خەڵکێتە خوارەوە بەوە ترسی زیاترە بێ دڵڕاوچەی زیاترە بێ خەمۆچەی زیاترە بێت تووشی ڕژبینی دەکات لەبەرەوە تۆش وەکو گەورە ئێمەش بەس ئەوەی پێویستە گوێ لە ئەخبار بگرون هەواڵەکانی تر لای بن سەیدی شتێکی خۆشکە یاریە بکە چالاکیە گەڵ مناڵەکان تامون کۆمەڵ یاری کودەواری مێناو تخوابینیان خەنەوە بە هەریج نەبێ بەهۆی ئەم کۆڕۆنایە زیینگو بێتەوە بەڕێزان تەبەنەوە پێش نان خواردن و دوای نان خواردن و دوای هاتنە دەرەوە لە توالێ دەبێت فێری دەشنەکە ئەمکەن ئەوە پێڵاوەکە کە لە دەرەوە پیانەڵێن دایەکەن لەبەرەوەی بۆی نێتە ژوورەوە تەمەەن ئەوە دایک خۆی ئافرەت زۆربەی خۆی شتەکان تاقی ئەو تاقیمۆمانە تەبەن کۆمەڵەیە ئەمە بەشی یەکەمێتی بەڕێزان کە ئێمە ئەبێ زانیاری پێویست بین بە مناڵەکانمان دەربارەیان بەڵایە هاتووە تاو کودەواری خۆمان ئەڵێ کە ڕیژ بوو بە ڕیشەوە بێ شانەی بۆ هەڵگری کەواتە ئەمە شاتووە ئەبێ خۆمانی بۆ ئامادە بکەین باشترین شتیش لە هەموو دنیاکە ئێساکەی خۆ پاراستنە لەبەرەوەی چارەسەری نییە ئەم نەخۆشیە هەتا ئێستا عیلاجەکەی نەدۆزراوەتەوە پێکەواتە باشترین شت خۆ پاراستنە خۆپاراستنەکەش ئەمانەیە با ئێمە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی کە هەری ڕێکخراوی تەندروستی جیهانیە WHO با جێبەجێکەین ئەوی تریشی لەسەر خوا ئەمە بەشی یەکەم بەشی دووەمی ئەی کاتە زۆرەکە هەیەەوە مناڵەکەمان وا تێگەیان زانیاریەکانمانە دەستی شت ئەمەی کرد الحەمدولله بە تەبیعی وەریگر نەتۆقی نەترسا ئێمە جۆمە لە پرۆپاگەندە نەگرن نەمان تۆقان لە بە چاوی نەترسان چی چێت تا دوای ئەی بەشی دوێمم کاتە زۆر 24 ساعتە ئالێرەیە ئەرکی ئێمە دایک و باوکە کاتەکەی بۆ دابشکە خشتەیەکی بۆ دانێ ئەبێ 8 ساعت بخەوێت 16 ساعت تێمێنێتەوە کۆمەڵی یاری و چالاکی هەیە بە ڕێزامن کۆمەڵی سلای دمێ ناوتوانی سادەی لێ بکەیت
کە بەیانیش دووبارە بێتەوە توان هەر بە مۆبایلەکە و تەسویری کە بۆ مناڵەکە و جێبەجێیکە لە ئینتەرنێتی هەیە لە هەموو سەرچاوەکانە هەیە توانی سفادەی ئەم یاریانە چی بکە بە ڕێزان بەشێکی دانی بۆ خوێندنەکەی ئەوەی ئینشەڵڵا ماوەیەکی تر مناڵەکانمان نەچنەوە بۆ قوتابخانە و خوێندنگاکان ئەگەر نەش دەرگاکانیش نەکرایەوە بە ئۆنلاین دەرسەکانیان هەر پێڵێنەوە پلانی وەزارەتی پەروەردەی وەزارەتی خوێندنی باڵایە دوایی ئینشەڵڵا کە من دڵنیام ئینشەڵڵا لە مانگی پێنجا شتانە هەمووی کۆتاییە لای ئێمە و لەوانەیە بچینەوانێ بۆ خوێندنگاکانمان و باخچەکانمان و زانکۆکانمان و لەو کاتە ئیمتیحانەکان بۆیە لە ئێستا و ماوەی دابڕاون هەرچەنگە ئێستا تەلەڤیزۆنی پەروەردەیی هەیە کۆمەڵە تەلەڤیزۆنی تر هەیە بەرنامەکانیان دەرسەکانیان تەسجیل کردو تۆمار کردو جویان لێ بگرن شتێکی زۆر باشە خۆشتان لە ماڵەوە دەرسەکانیان بۆ شەرەحکەن بابرای گەورەیانی خوشی گەورەیان هەیە کەسانێک تەلەفۆن پەیوەندی زۆربەی مامۆساکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەستیان خۆش بێ ڕقەمی تەلەفۆنەکاندا ناوە مامۆسای کیمیا فیزیای چیە پرسیاریان لێ بکەن پەیوەندیان پێوەکەن لە ئەنتەرنێتە هەر هەموو شتەکان هەیە بتوانانی بشیتە تۆڕە کۆمەڵایەتیەکان نەتوانی لە ڕێگەی فەیسبووکەوە لە ڕێگەی نازان یوتیوب هەمووی هەیە بەڕێزان ئێوەش یارمەتیان بن کەواتە کاتێکیان بۆ دانێن بۆ خۆ ئامادەکردنیان بۆ تاقیکردنەوەکان کاتێکشیان دانێن بۆ یاریکردن کۆمەڵی یاری هەیە ئەم یاریانە ئێوە محاولە بکەن طبعاً وەرزش و هەڵبەز و دابەز زۆر هەرخۆشی بۆ مەناعی جسمی باشە ئەمە زۆر گرنگە ئەم یاریانەکە پیانەکەن اینجا کۆمەڵی چالاکی ترێ لەوانەیەکی بڵ باشە لە چۆ خۆی من ناتوانم بچمە دەرەوە کاکە بەو شێوەیە نییە ئێستا بەڕۆژ ببینە ژمارەی زۆر خەڵک لە دەرەوەیە من ناڵم چۆ لە ناو خەڵک مناڵەکەەوە بەرەدا خۆ سەربانێکتان هەر هەیە خۆ لە خێمەیە هەمومان ناژیت سەربانێکە لە سەربانەکە توانی و چالاکیان 100 مەتریش بێ ئەرزەکەەوە توانی تیا بکەیت خۆ بەڵەکۆنەتان هەیە ئێمە لە ژوورێکین لە مەمەڕەکان ناکەین لەگە مناڵەکانمانە ئەتوانی لەوێ یابیکەی ئەکیت حەدیقەیە حوشەیەکی بچووکتان هەیە هەوایەکی پاکێ وەرە بچۆرە ئەوێ زۆربەی زۆری لە شوقەیە باخچەیە شتێکی گشتیت هەیە بەڵام دوورن لە مناڵەکانەوە بەجیا هەندێک لە گوند و قەزا و ناحیەکانە لەو شاخ و دەشت و چێوە شوێنێکی زۆرە کەواتە بە ئەوە نەکەین ببیان و بڵێن وڵات لە ماڵەوەی من لە کوێ یاری لەگەڵا بکەم وڵات توانی لە ژووری میوانەکە هەندێک لەو یاریانی لەگەڵا بکەی ئەگەر بتەوێ ئەتوانی بیکەیت کەواتە بابم چالاکیانەوە سەرقاڵیان کرد کۆمەڵێک پەزڵ هەیە بە ڕێزان لە زۆری ماڵەکانمانە نیە لە ئەنتەرنێتە هەر چۆ لەسەر ئەوێ ناوەکەی بنووسە چی دەوێت یا ئێستا هەندێک لە دوکانەکان کراونەتۆ تایەتی زۆربەی مناڵەکانی شێتی قوڕی سەناعی هەیە وەرە لە ڕێگەی ئەم یاریانەوە ئەم پەزڵانەوە ئەم مناڵانە مەشغوڵکە هەم توانای تەرکیزیان زیاترە بێ خاصن بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت هەمە توانی فێری ڕەنگەکانی کەی هەم باسی شێوە ئەندازەیەکانی کەی زمانی پاراوکەی فێری زانیاری کەی چی بکەی دەیان توانای عەقڵی ئەتوانی لە ڕێگەی ئەم چالاکیێنم یاریانەوە خۆی مناڵ کە بێتاقەتیشە کە بترسێ کە ڕسمێکەکە بڕواتان هەبێ هەرچی لە ناو دڵ و دەرونیا هەیە ئەی خاتەوە سەر ڕسمەکە هەندی مناڵێ بچووکە یا زمانی بە تەواوەتی گەشەی نەکردو یا ئەو شانەی نییە یا توانای تعبیر گزارشتی نییە بتوانێەوەی لە ناو دڵیا پێمان بڵێ دە قوڕێکی سەناعی بەرێ پانیەکاتەوە ڕقی لەر شتێبێکی بە پانیەکاتەوە بووکێکی بەرێ بوو کەواڵایەکی بەرێ شتێکی بەرێ گەر ڕقێکی هەبێ پانیەکاتەوە و داخی دڵی خۆی پێ ڕێژە و فڕیاتە دەرەوە ڕسمێک بێ چیرۆکە لێ گەڕێبا بۆ خۆی ئەمە پێڵم شەقلی پاقلێن خەتانە زەڕ بوو بەڕاست و چەبا پیابێنێ مرتاحە بێ وتی مچ پرسیای دەکەمە چییە وەڵامە خانوەکەیەوە دایە ئەوە بابێ زۆر جار ئەڵم باوکە جان هەر ڕسمەکانیان پێ بکەن و بۆ خۆتان هەر بە پەتێک بە شتێک لە حوشەکە یا لە باڵەکۆنەکە یا لە ساڵۆنێکە لە مەمەڕێکە بۆیان هەڵواز و چەپڵە لێن و هینێکی بۆ دابنێ بی بڕە وەرە ئەمە معرەز دەکردوێتەوە مە خۆشن جاڵەمە چێڵەوم کردو ئەوم کردو دەستی خۆش بێ ئافری ئەزانی ئەمە چەند گرنگە بۆ باری دەرونی مناڵ لەم کاتەیە کە سترێس و فشارێکی زۆری لەسەرە کەواتە کاغەزی کۆنتان هەیە دیوێکی نووستا و دیوەکەی تری بێت ڕسمی لەسەرا بکە فێری شیکە مڕاجعی پێ بکە پیتەکان ئەو یاریانیان بۆ دابنێ بابی خەنە سەر یەکەم پەنجەکانی دەستی شانگەشاکە هەم توانە عەقلەکانی شانگەشاکە هەم لایەنی هەڵچوونیش و ئیسفادێکی باشەکەن دائیمەن ئەبێ ئاگاتان نەبێت لەم کاتەیە یاریەکان زیاتر بشۆن تەبەن زووتر بیان شۆن چکە لەوانەیە ئەو یاریانە هەندێکیان پیس بێت ناڵم ڤایرۆسی پێوە بێ لەوانەیە مناڵەکەی خاتە دەمیەوە تەوانە بێ یاریەکان گەورە بێ بچووک نەبێ مناڵی خاتە دەمی خاصە مناڵی بچووک بخنچێ تیژ نەبێ دەستیان بڕێ ئەتوانی ئەمانە بەڕێزان هەمووی دەستی مناڵەکە تعقیم کە زوو بەڵام تووشی وەسواسی مەکە یعنی کە لە کاتی پێویستە طبعا بێ زانیاری بزانن مناڵەکان وەکوتمان باسی ئامانەیان لەگەڵا مەکەن خەڵکەوا بینی ڕوحیەت چێ ئەوەنگە مردوو ئەوەنگە کوژرا ئەو مەیت پیشانێن ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەڕێزان زۆر جار بەداخەوە کەسانێکی
بڵێم چی شەڕخواز کەسانێکی دەروون نەخۆز کەسانێکی کێمە زۆرجان پیان نەڵێن سایکۆپاسی ئەمانە زۆر شت بڵاوەکەنەوە نازان مرتاحە بێن خۆی هەر کەسانی سایکۆپاسی وایە بەڕێزان کەسێتەکەی وایە دژی کۆمەڵە سایکۆپاسیان دژی کۆمەڵ دژی دابوونەریتە دژی یاسایە ئەوێ ئازار بە خەڵک بگەێنێ بێویژدانە زەمیری نییە محاسەبەی بکە تام و چێژ و کەسانی سادی تام و چێژ لە ئازادانی کەسانی تر وەرەگرن ئەمانیان لێلابن کە خەڵک بڵاویە کاتەوە مێڵە سەیریکە زۆر جا مناڵ پرسیارەکە بێ نەمرم ئەبێ باوکم نەمرێ ئەبێ برایەکم نەمرێ و نیڵم فلان مرد و فلان مرد ئەبێ زۆر بە ئەمانەت و جوابێ من و کە مناڵی تووشیەوە نابێ الحەمدولىلا لە کوردستانە فەرمووی لە هەموو کەسە سێ چوار کەسە و سێ چوار کەسەش خۆیان نەخۆش بوون هیچ کەسێکی وا مەترسیدار نییە لەبەرەوە هیچ مەترسا ئەم خۆپارێزیە بکەین ئەم شتانە بکەین الحەمدولىلا هیچ کێشەیەک نەبێ زۆر جار قسە ناکەن مناڵەکان ئاوا داڵغەی لێیاوە سەیری شتێکەکە لە ناو مێشکە پرسیاری لەکە بڵێ کچە جوانەکەمە بیر لە چێکەیتەوە بە قوربان وڵاوی سعافە بۆ لەوەیە ئەوە بۆ مردووە دایەبێ هیچ نەبێ نازان چی بێ دڵنیاییان بەرێ بە ڕێزان بۆیان ڕوونکەنەوە شەکانیان لێ گەورە مەکەن لە بەرچاوی مناڵەکان ئەو چلۆ سەعاتەکەتان لەبیرە پێشەوەی کە ئەم منعە تەجاوولە بێت چیانەکە خەڵک بۆ ڕاکە بە سوپەرمارکێت و دواوەی پیکابی پڕەکردووە ئەم مناڵە پرسیارەکە ئەمە چییە بۆ ئاکەن هەندێک دایک و باوکێ بوێ ئاگای لەوە بێ مناڵەکەی دانیشتووە بڕۆ پیاوەکە بکڕە بڕۆ بە قورعانە برین لە برسا بێ نەبرین لە برسا نامێنێ مە چیەمە کەمە هەر لە فێری چاوچنۆکیش بوون بە ڕێزانە مناڵات تۆقێ بۆ بمرێ لە برسا کی ئێمە لەو زەمانەیە ئێستا باوی ئەوە ماوە لەو پەڕی دنیاوە بە تەیارە بەشت بۆ دیە هەر بە قاچاق بێ شتێکی بۆێنن دوای لە ماڵمانە هەیە بەڕزان لە شارەکە بەشی دووسێ مانگ کە اینجا هەموو شتێکەوە زەرعاتەکەی لا ئێمەشت گەنم و جۆ چی و ئەمەگە گەنم هەیە تا حکومت ناشکرە پارەکەشیان نادێت لەبەرەوە نامرین لە برسان مەیلێن ئەگەر خۆشە و ترس و دڵڕاو چێ و هەیە مەیلێ لە بەردەمی مناڵەکان تا مەیان تۆقێنە چاوە تووشی وەسواسیەکە زۆر طبیعیە مناڵەکانمان تووشە بن لێرەش تووشی نەخۆشیە بێت نەگوڵێن تووشی کۆڕۆنا نەخۆشەکەون تای بەرزە بێتەوە مەی تۆقێنە ئەی ڕۆ تۆ بڵێەوە نەبێ با بڕین وەلای دکتۆر ئیسعافەکە بانکە با ئەوە بکەیت ئەوە زۆر جار ئەوەی تۆقێنە خۆی هیچی نییە نەخۆشەکە ئاسایە ئینفلۆنزایەکی بەسیتی گرتووە تایەکی لێ هاتووە قوڕگێتی لەو زەتێنێکێتی تۆ یەکسەر ڕەبتی مەکە بە کۆڕۆناکەوە چون ئینسان تا بترسێ تا ڕەوژبین بێت تا خەفەتی زیاتر بێ ئەوەنە جیازی مەناعی دابەزێ جا تۆش ئەوەنە بترسی و تۆقی و لە دەوری مناڵەکە و بگیریت و کورچی بکەین و تۆ بڵێ تووشەوە نەبێ ئەوەی تر مەناعی دابەزێت جیازی بەرگری هەم دەرونیشی هەم بەرگری جەستەییشی دابەزێت تکایە ئەوانیان پێمەڵەن مایان تۆقێن بە ئاسایی وەریگرن بەڕێزان ئەوە الحەمدولىلا هەموو ئەوانەی کە توش بوو چاک بوون و چوونە ماڵەوانە مێڵن کوڕە گەورەکانتان کچە گەورەکانتان تەنها مناڵچەکانتان چات بکەن نەم کاتات چاتی ژەکەنە بێ ئاگاتانێ لەگەڵ چێکن نەیکەن بووە بۆ یاری وشە دەمە جیایە بەڵام مێڵن چاتکەن دەربارەی نەخۆشیەکە و معلومات وەرگن لە یەکتری چکە لە سەدان نەوتیان ئەسڵ ئێستا دکتۆرەکانی زۆر جار معلوماتی پێویستمان نییە ئەیجا مناڵێ هەرزەکارێ لەگەڵ یەکتریا بۆیە زۆر جار ئەوانە تووشی ترس و تۆقینیانەکەن ئەوانە تووشی وەسواسیانەکەن هەندێک بەداخەوە ئێمە وەختی خۆی ڕاپرسێکمان کرد لە 2 حەڵقەی پێشەوە بەمە باسکردن هەندێک کەسێ ئەڵێ فشەیە درۆیە هەتا ئێستا بڕوان ناکەم نەخۆشی هەبێ ئەی کاکە هەیە ئەگەر لا ئێمە الحەمدولىلا دوعای خێرکەن کە کەسی نەکوشتووە بۆ حەزەکەی خەڵک کوژێ ئەی داوەتاوی ئیتاڵیاش درۆیە هەموو ئەوە تە لە تۆڕە کۆمەڵاتەکان سەیەکە هەتا ئێستا 52 کوردەوە بزانم هەر کوردی کوردستانە 52 کورد بە کۆڕۆنا ئەمری خۆیان کردووە ئەی ئەمەش درۆیە کاکە بۆ خاتری خۆ عەقڵتان بکەنەوە ئەو کەسانە کاکە گە تۆش بە فشەیە زانی مەیلێ با مناڵەکە و بە فشەی نەزانێ چ مناڵەکەش بە فشەی زانی ئەو کاتە یەک خۆپارێزی ناکەگە تۆش مەناعەوە هەیە ئەو مەناعی نیە بڕزان طبعا یەکەم جاری مە ڕێنمایی تەندروستیەکان جێبەجێکەین ئەمەی وتم خاوەن پێداویستی تایبەت زۆر گرنگە بەڕێزان مناڵی خاوەن پێداویستی تایبەت چونکە حسابی هەواڵیان دەستکەوێ باشە ئەمە نابیستە گوێی لێ نییە بۆیە من داواکارم هیچ نەبێ لە یەکێ لە کەناڵەکان بە زمانی ئیشارەت ئاماژە دابنێن من داواکارم ئەگەر بکرێ هەر لێرە با لە گەلی کوردستان لەم سەتەلایتەوە دەست پێ بکەین مامۆستا بەهار هەیە زۆر شارەزایە لە زمانی ئاماژەیە هەر خۆی بەڕێوەبەری ئەو پەیمانگای نابیستەکان نتوانانی سادەی لێ بکەیت ئەو معلوماتانە کە تایبەتە بە دەشتن و بە خۆپاراستن و بەچی با ئێوە کە لە ئەخباری ئەو دکتۆرە بەڕێزانە کە قسە ئەکەن ئەو زانیاریانە با بە زمانی ئاماژە بیان ناتێ چی بکەنەوەی بەشەرە نەبێ لەبێ کەسانێک تر هەیە ئۆتیزم و داون سندرۆمە زۆر زەحمەتە و ڕێنمایانە جێبەجێ بکەن ئەبێ کۆمەڵێ شێوازی تایبەت هەبێ بێ دایکەکان فێر بکرێ ئەمە هەمە بێ ڕێنمایی ئێمە ئینشەڵڵا لە داهاتوو حەڵقەیەک تەرخانەکەین هەرچەندە من پێشتریش
هەفتەیە پێش ساڵقەیەکم بۆ کۆمەڵی کەمەندامانی هەڵەبجە دەربارەی مناڵی خاوەنپێداویستی تایبەت و لە وابزانام لە تۆڕە کۆمەڵاتەکانشدا ناو دایک و باوکان توانی استفادەی لێ بکەن ئینشەڵڵا لە هاتووش قسەی زیاتر نابێ بتۆقین بەڕێزان زۆر شتی خۆڕافی هەیە بڵاوەکرێتەوە ئەبێت گوێ لە دەنگی عەقڵێ بگری نەک دڵێ دوای شتی عاتفی مەکەون بەڕێزان مەتۆقن خۆتان تووشی وەسواسی مەکەن بەداخەوە ئەمانە هەمووی هەیە لێرە و نابێ زۆر بە دوای ئاستا بەڕێزێکی وا هەیە ڕۆژی 6 جار ماڵەکە تعقیب مەکە کاکە کەس نەچۆتە دەرەوە بۆ خاتری خوا کەسی ناتۆتە ژوورەوە ئیتر ئەم هەموو کوحولەی بۆ پێوەکەی چکو مناڵە سەیرەکامە چی دایکم بۆ ئاکە بۆ خاتری خوا بێجگە لە بۆنی نەکرد یعنی قەیناکە بیکەن بەڵام ئێمە زۆر جارن دێ خێزانە بین زیادە ڕۆیی تیا کردووە هەندێکیشی هەرگوێشی نایاتێ هیچ ماڵەکە تعقیب ناکە شتەکان ناشواتەوە ئەمەشیان خەتەرە لەبەرەوە ئەبێ ئێمە بەڕێزان چی بکەین زانیاریەکان وەکو پێویست بین بە مناڵەکانەوە پرسیاریان لێ بکەین یەکەم مناڵەکان پرسیاریان لێ بکەن بەڕێزان تەمەن و نیشا ئەگە دایک و باوکێ نایزانێت توانێت سەیری ئەوە بکە تای لێ ئەکۆکێت تەنگە نەفەسە بێ لێرە قوڕگی مەسەلەن جاری وا بەڵغەمیە بێ ئاو بەلوتیاتە خوارەوە ئەمان نیشانەکان نەبێ دایک و باوک ئێوە فێری بن من تاکیدم زۆر بەشتانە بێ بیزانن ئازاری هەیە چی هەیە چی هەیە تەمەن بۆ مناڵی خوارد 10 ساڵ بەڕێزان ئەگەر لە 10 ساڵ کەمترە ئەبێ زانیاری بیت و شتەکانی بۆ ڕوونکەیتەوە بە زمانی خۆی بەڵام ئەوانەی لە 10 ساڵ گەورەترن فترەی مڕاهەقان ئێمە بێ پرسیاریان لێ بکەین زانین چییە زانن ئایا ئەو زانیاریانیان هەیەیانە دەربارەی ئەم ڤایرۆسەوە دەربارەی خۆپاراستن ڕاستە دەستخۆش ئافرین ئەگەر غەڵەتە ئەبێ بۆیان ڕاستکەینەوە بەڕێزان نابێ لەسەر ئەو کارە غەڵەتانە جا لێ لەسا چینە ئەو باسمان کرد کەسانی سایکۆپاسی ئەوانە بەڵێ وەڵی جامێشتا پەیوەندیەکان زەحمەت نەبێ پەیوەندیەکان وەرناگرین داوای لێبوردنەکەین بازانین بۆچی سێشەممەی داهاتوی شەڵام هەفتەیە 2 حەڵقە تەقدیمەکەین سێشەممە نیوەی زیاتری بۆ پەیوەندیەکان ئەو پەیوەندیە با داوای لێبوردنی لێ بکەن چکە کۆمەڵە چالاکی ماوتخوا با بۆ دایک و باوکانەوە عەرزکەین داوای لێبوردنەکەم بەڕێزان ئاگامان لەوە بێ هەندێک ئێستا وەکو نیشانە دەرەکەوێت لای مناڵەکانمان یەکێ لەوە جاری وایە مناڵەکە گەورەیە قەت خۆی تەڕ نەکردووە مەسەلەن شەو خۆی تەڕ ناکە بڵێ میز ناکە بەخۆیان ئێستا لەوانە میزەکە بەخۆیان ئەما بێ احتیاطی جاری وایە گۆشەگیرە جاری وایە دوورە پەرێزە لەوانەیە شتیای خواردنی نامێنێ لەوانەیە تێکەڵ بە مناڵەکانی تر نابێ لەوانەیە خەوی ناخۆش ببینێ شەو خەبەری بێتەوە بە گریانەوە تا دوای زۆر تووڕە و عەسەبی بێ ئەمانە نیشانەن مەترسە نیشانەی ئەو ترس و دڵڕاوچەیە نیشانەی ئەوەی باری دەرونی تەواو نییە بۆیە ئەو شتانە ئەگەر لای هەندێک لە مناڵەکانتان جاران ئاسایی بێسا میزەکە بەخۆیە شەو خۆی تەڕەکە جێگای خۆی تەڕەکە جاران عەسەبی و تووڕە وێسا زۆر عەسەبی و تووڕەیە چالاکی وەکو جاران نەما وەکو جاران تێکەڵ بە مناڵەکان نابێ گۆشەگیر و دوورە پەرێزە چیە تا دوای ئەمانە نیشانەن مەترسە بەس ڕێنمایی بکە وردە و داگەڕێتەوە حاڵەتە ئاسایەکەی خۆی لەو ئەخبار و هەواڵە نادروستانەوەی کە باسمان کرد هەموو وەکو پرۆپاگەندە وایە یا هەندێک کەناڵ هەیە بە کەیفی خۆی 3 شری لەسەر یەکە ڕوا و ئەمەگە مردومەی خوێندنەوە بەدەنگی بەر بەس ئەوەنگە ئەخبارەکان من بم لە جاتیەوە من هەر ئەوەنگە جۆ لە ئەخبارەکانەکەم دوای خۆڵ مەژوڵەکەین بە شتێکەوە کتێبێکە خوێنینەوە ئێکاکە ئێستا باشترین کاتە زۆربەی دایک و باوک جارانە مانگوو بۆ ئاگەر لە مناڵەکە نییە ئێستا سەتەلایت و ئینتەرنێت بۆ باوکو دایکی ئەو کاتم نییە چی بکەم لە بەیانیەوە تا سەعات 2 لە دایرم دوایش نیو سای ساحە دەکەم ڕوو کاسپێکی تریان بۆکەم خۆی ساوە نییە ئیدە لە ماڵەوە ڕێنمای مناڵەکان تام بکەن ئیدە قسەیان لەگەڵا بکەن دەسەعیان پێ بکەن یاریان لەگەڵا بکەن ئەم پەزڵانیان بۆ دانن بەڕێزان ئێدە بە دوا کۆمەڵە چالاکیە من هیوادارم بەڕێزان ئاگاداری بن ئەم پەزڵانیان بۆ دانێن و مەشغوڵیان کەن یعنی وەک لە جاتی دۆمینۆ تاوڵەکە ئەمە عەقڵیان گەشاکە گەورە خۆتان دۆمینۆ تاوڵە باسیەوە ناکەین وێنە کێشان وەکو باسمان کرد ئەم وەرەقە و قەڵەمانیان بەرە تەمسیلیان لەگەڵا بکەن بەڕێزان داینێ وڵای لە ڕێگەی یاری ماڵە باجێنەوە مناڵەکان وە تەمسیلەکەن تۆ لەوانی نەزانیەوە تەمسیلە مەسەن شتێکی دانا هەر شتێک بێ لەوانەیە هەر کەلوپەلی مەطبەخیش بێ مناڵەکان ئادەی پەرداخێت چامبەرێ ئادەی و شەربەتە ئای دەمم سووتە ئەیە خۆشی پێیەکەنی واکە و تەمسیلیشەکە چێ لە مناڵ لە 4 ساڵی 5 ساڵیەوە ئیتر و توانایی هەیە تەقەموسی شتەکانەکە بووچێکە قسەی لەگەڵەکان ڕایەژێنێ شتێکە خۆی ئاماداکە بۆ دەوری دایک کەواتە ئێوە توان لە ڕێگەی ئەوانەوە هەموو ئەو شتانی لە دڵ و دەرونیانە با فڕی بەنە دەرەوە ئەمە عیلاجە عیلاجی دەرونیە بۆ مناڵانە ئەم یاریە کوردەواریانە لە بیرتانە بەڕێزان خەریکا فەوتێت دە لەم کۆڕۆنا بایشە لە قازانجەکان و ئەو بەڵای بەسەرمانە توی ئیسرادەی لێ بکەیت ئەم یاریە کوردەواریانیان فێرکەین ئەمە لە زۆربەی ماڵەکانە توانین بیکەین لە سەربانەی توانی بیکەن مەسەن چاو شارکێ بەڕێزان
وڵای ئێمە زۆر جار لەگەڵ مناڵەکان ئەواکەین لە ژووری خۆمانە شاری اینجاوەش خۆمان پیشانین کە نامان بینێ یا ئێمە ئەو نابینین پێکەنێ ڕاکە کە ڕاکە خۆی شارێتە ئەو خۆی چالێکی جەستەیە ئەکی تەرکیزی ژەکات ئەکی پەیوەندی کۆمەڵایەتەکانی بەهێزە چکە ئێستا لە کەسوکار دابڕاوین ئەتوانین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئینتەرنێت و فەیسبوک و نازانم چی قسە لەگەڵ بکات هەڵماتیان و کەلایەن چەند خۆش بۆ مناڵی کە ئەمان کرد دوو داینی لە ماڵەوە شتێکی تری بۆ دانێت تۆپێکی تێنسی بۆدانێت شتێکی بۆدانێت خەتخەتێن ئەتوانی بۆ مناڵەکانمان هەڵماقۆ سا زۆربەی زۆری ئەم هەلوکێن و فیکڵانکۆ و پەتپەتێن و ئێستا هەڵماقۆی لەوانی زۆربەی نازانن پێنج بەردە چییە ئێدە لە ماڵەوە داینی خۆ پێنج بەردە هەیە پێنج هەڵماتە هەیە پێنج گوێزە هەیە فیلی مناڵەکان کە هیچ نەبێ خۆنەشی زانێت کە دەزاوالیەکە حرەکاکە هەم کات بەسەرە بە هەم لەو کۆڕۆنا و کوشتن و بڕینە دووری خینەوە هەم کاتەکەی سوادە لەکەین هەم یاریشی کوردەواری فێرەکەین کەەوە یاریشی کوردەواری باوکەوامان نەکرد کە دەستماوادانە پێنج دانێ ئاواکەی ئەمەیچەکەی بەویان نازانچە من دڵنیام ێستا زۆری مناڵ وەرزەکارەکانەوە یاری کوردەواریانە نازانێ و فۆلکلۆرە بینیان خەنەوە خەڵک شانازی بە کەلتوری خۆیەوەکە ئەمڕۆ فرسەتە لە ماڵەوەین خەتخەتێن مناڵەکان ئەتوانی هەوە بێ مەشغوڵیان کەن بە یەکەوانێ پەتپەتێن چاوشارکێ هەموو ئەمانە بەڕێزان ئێمە ئەتوانین لە ماڵەوە بیکەین ئەم یاری و چالاکیانە ئەمانە کۆمەڵە شتێ ئەتوانین ئێمە لە ماڵەوە لەگەڵ مناڵە خۆشمان بیکەین یا گۆرانیشی بخەرە سەر هی هەڵپەرچێ هەر شتێکە یا لە دەستی مناڵەکە بگرەوەرە با هەڵپەڕین یا ئەڕۆن بە مەمەڕەکەی و چەپڵە لێن و حرەکاکەن مناڵەکەش لاسایی دەکاتەوە لەوانەیە هەر ئەمەندە پێ بکەن خەریکە ژانەکەات حرەکاتی سەیسەی لەگەڵا بکەوت و بیخەرە پێکەنی مناڵەکان چونکە بەڕێزانە مناڵە بچووکەکان مەنسا فشارێکی زۆریان لەسەرە ئەم مناڵانە 5 ساڵ و 4 ساڵ بوون لە ڕەوزە بوون هەڵبەز و دابەز ساوانێکی نەماوە بۆیە دەکرێت ئەمانە هەمووی ئیسفادەی لێ بکەین کۆمەڵی لە ئەنتەرنێت بەڕێزان ئەوە تاقیکردنەوەی زانستی هەیە هەر ئەتوانی پەرداخێک و کەوچێکی بکەرە ناو ئەها شکاوەتەوە بۆی فێر بێت کە شت لە ناو ئاوە بێ کە ڕووناکی بە شوێنێکا ڕۆشتەکان بە شکاوەی دیارن میزەڵانێ پڕی کەوت لەسەر شتێ داینێک کە حەرەبانەکە شتێکە جوڵێنێ بۆی بزانین ئەمە هەوایە ئەمە زەختی هەیە مۆم بەسەر چاو دووسێ دەقمیش تەواویەکە مۆمێکی ئاوای بۆ داگیرسێنە بە ڕێزان بیخەرە ناو قوتوێ شتێکەوە سەری قەپات کە دوای سەرێک بژێتەوە بۆی بزانێ ئەگەر شتێک ئۆکسجین نەبێت ئەکوژێتەوە ئاگر پێویستی بە ئۆکسجینە دەیان چالاکی وا هەیە بە ڕێزان ئێمە ئەتوانین مەشغوڵیان کرد لە تۆکو دایکە مەشغوڵی کە مناڵەکە لە چێشخانە خەریکی چێشتی وەرە قاپم بۆ بێنە وەرە ئەوە دانێ ئەمەم بۆ بکە ئەوەم بۆ بکە یارمەتی بە هەم فێرە بێ با لە جلشتنا بە هاوکاری و کار شتێکی بۆ بەرێ بۆ هەندێک شتی فێرکە باوکی سیارەکە ئەسوات چیەکە ئەمانە ئەتوانن بە ڕێزان هەمومان لە ماڵەوە بیکەین من دڵنیام شتێک نییە نەتوانانی زۆر جار دایک و باوکێ بۆ خۆی پیشان نەیە وەڵام من نانەکەم و نازانم بێزار بووم و کاکە بێزاریشی خۆ لە سجنادایان نەناوی ئەم تەمسیلە چی ئەیکەی لە بەرچاوی مناڵەکانەوە مەکە ئەجینە هەمووی لە دەرەوەین کو هەمووی ڕوا کوایە مەخۆ لە ژوورێکا سژنیان نەکردین بەڕێزان لەبەرەوە ئەم چالاکیانە لەگەڵاکان سوود بەخشە نەک تەمسیلە بکەی وەڵام من نانەکەم و وەڵا گەرەیشە نانکە هاوکاریش نەکەیکە بەخوا لە تەلەڤیزیۆن پیشانی نایە و لە ئەنتەرنێت پیشانە خوێندنەوە بەڕێزان ئێمە گەورەترین کێشەمان کۆمەلگای کوردیەوەیە تەلەبەکانی جامیعەشمان ناخوێنن چێ لە مناڵی و فێری کەلتوری خوێندنەوەمان نەکردوون لە زۆربەی ماڵەکانمانە کتێبخانە یاددامان ناوە بۆ جوانی ڕسمی لاوەگری دە مناڵەکانتان چەندەها چیرۆکی مناڵان هەیە ئێستا فرسەتە فێریان کەن بە حەزیان لە خوێندنەوە بێ سوێنی بۆ مەکتەبیشیان استفادەی لێکەن بڕۆ بۆ ئەوروپایە مناڵ و ژن و گەورە بچوو لە ناو قیتارە میترۆی حەدیقەیە مەطعەمە نازانم چێر کتێبیان بەدەستەوە عیلم و معریفەی تیا بەڕێزان بۆیە حاڵمان خۆشە کەسانێکێ هەڵێ وازی لێ بێنە فشەیە هەمووی وایە ئەو عەقڵەکەیەتی هەمووی بیرکردنەوەی خۆڕافی ئەی ئەمەیە بەڕێزان ئێمە توانین هەموو ئەمانە لە ناو ماڵا بکەین بۆ ئەوەی مناڵەکانمان هەم سوودی لێوەرگرن هەم بێزاریش نەبن هەم لە ترس و دڵڕاوچەی ئەم کۆڕۆنای ڕزگاری بێ ئیشاءالله بەم زوانش لە کۆڵمانە بێتەوە هەمومانە گەڕینەوە شوێنەکەی خۆمان و ماوەی بەرنامەکە من هێرە تەواو بوو بەڕێزان تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیشتر خودای گەورە پشتیوانی هەمووی لایەک بێ خواتان لەگەڵ